پێشمەرگە دمێژی هەر کوردێکیدا ناوێکی گەلێکی ڕێز و مقدەسە و پیرۆزە ڕاستیجی ئەم هەموو کەس وەک دیرۆکە کوردستانی ناوێ پێشمەرگە هاتیە کۆلاند و خوێنێ بە بەرخوەدانێ بە ساڵایە لێ هەری گرنگ بە هەوەرم سێ تشت هەبوون هاتنە جیهانی ویچاخی چه BBC بوو چه دەنگی ئەمریکا بوو چه مۆتی کارلۆ بوو دەما ناوێ پێشمەرگەدا شۆڕەشە ئەیدونا پیرۆز یا ڕێبەرتیە نەمەرد بەرزانی بۆ ناوێ پێشمەرگە سەرانسەری ئەوروپا و دنیایە هەژار و بەلا تکرد سێ تشت هاتن بالا مرۆڤ ناوێ پێشمەرگە کورچنە بەرزانینە ئەم هەر سێ تشت ڕاستی بە هەوە گرێداینە حتا ئیرۆ وجدان و ضەمیرێ هەر کوردەکیدا ڕۆژەلاتا نابینە ئیرۆ شەڕێکی دژوار ببێ جبرەیەکێژی ناوێ پێشمەرگە لە هەمبەری داعشێ سەرانسەری ئەوروپا و سەرانسەری دیرۆک و ئەخباری دنیای هاتە بەلافکردن لەسەر زمانی گەلک سیاسەتمەدار و گەلک نویسکارێن چ ئەوروپی و چ ئەمریکی بەربۆ حەلیفێ هەری دروست و ڕاست هەمبەری تەرۆرێ پێشمەرگە بوون پێویستە ئەم وەک کورد بە هەڤڕە بپارێزن سێ چشت و چار تشتی ئەساسی هەنە ئالا کوردی سرودە ئەیرەقی پێشمەرگە و ناوێوێ و پشتەوانیە جەنابێ سەرۆک مەسعود بەرزانی بێ ڕێبەرتێ بۆ کاربێ ئارمانج و هێویەن گەلێ کورد بۆی ئاواکردنە دەوڵەتە سەربەخوا دەستگای ما دەستگای سەرکە و پێشمەرگە ساڵا 2015 لە هەرمۆ کوردستانê بە فەرمی هاتە ناسکردن از لە پشتی شەڕێ داعشê مەبەدی و پەیاما پێشمەرگەی لە هەموو وڵاتێ جیهانê بەڵا بکەین و هەر کۆماکی بۆ ناوانە هم بو نافگویا هرما کردستان هم دبه هرما کردستان بلاد چه برای کا فیلم دیوگرافی چه برای کا روزنامه و جریده و مجله چه برای کا چالاکی و پیشانگه ها چه برای کا وان چالاکی دین کردستانی ابروگه ام یردیر آماده بوین دا کو خلات تو پیشمرگه پیشکشی وان برای زابگین وان دلسود و وان دین ناسا بگین اوین کو تدریجه خبات خدا تدریجه تمن خدا مد بمله پیشمرگه برابانی جواب و پیروزی و کلتور و میشوا یعنی کردی و حتی نکشی آماده نه